بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بە میوانداریەتی بەڕێز کاگە محەممەد حەشیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی قسە دەکەین لەسەر چەند پرسێکی پەیوەست بە گەرمترین باسێکی ئەمریکا هەڵبژارنەکانی عێراقا. سپاس دەکەم کاک محەممەد بەخێر بێت. کاک محەممەد خۆ دەزانی ئێمە لە دوایین کاتەکانی حملەی هەڵبژاردننی لە دوایین ڕۆژین چی دەڵێی بە هەموو ئەوانەی کە بەشدار بوون لە هەڵمەتی سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی چی دەڵێی بە ئەندامەکانی خۆتان؟ بسم الله الرحمن الرحیم. سواز بۆ جەنابتان بۆم دەرفەتە و من لێرەوە کە شەوی کۆتایی هەڵمەتی هەڵبژاردنە بە ناوی لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە بۆ ناوی قیادە و ئەنجومەنی سیاسی و ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە زۆر بە گەرمی سوپاس و پێزانینی خۆمان دەرەبڕین بۆ هەموو سەرکردە و پاڵێورا و کادر و ئەندامان و مەڵبەند و ئۆرگانەکان و پەرلەمانتارانی ئێستامان و پێشومان وەزیرەکانمان کە ئێستا لە حکومەت نەماون، هەموو ئەوانەی کە لە حکومەتی خۆجیی سلێمانی بەشدارن، دڵسۆزانی کۆمەڵی ئیسلامی، دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕاستی ئەم ماوەیە سەلماندیان کە خەڵکێکی بەوەفان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بە گەرموگوڕی هاوکارمان بوون و ئەوش لە کەرنەڤاڵەکان و ئاهەنگەکانی مەڵبەندەکان و ئاهەنگە ناوەندی سلێمانی و ئاهەنگی هەولێر و دیار بوو هەر لە دوهۆکۆ تاکو کەلار، هەڵەبجە و شارە زۆر، کەرکووک و چەمچەماڵ و تەکێ و سلێمانی و دەوروبەری و ڕانێ و پشدەر و هەولێر و سۆران و دەوروبەری هەولێر و مەخموور و دووسخورمات و هەموو برایانمان خوشکانمان سەربەرزین پێیان سوپاسیانەکەین و بەڵێنیانە دەینێ ئینشاءڵڵا پشتیوانیانە بین لە جێی متمانەی ئەوانە بین و ئینشاءڵڵا سەرکەوتنیش بەڕێوەیە و ئێمە خۆمان ئێستا دوای ئەم هەڵبژاردنە ئامادەکەین بۆ دوو کارێکی هەنووکەیی کە تیممان ڕاگەیاندووە بە ئامادەسازی بۆ ئاهەنگی سەرکەوتنی لیستی 104 پشتیوان بەخوای پەروەردگار و پاشان ئێمە بە هەمان نەفەسی ئەم 25 ڕۆژە کە لە هەڵمەتا بووین بەردەوام ئەبین چونکە بڕیاری هەڵبژاردنەکانی کوردستانیش دراوە. زۆر چاکە ماوەی ئەو چەند ڕۆژەی کە تێدا هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە چووە بەچی معجەب بووی بەچی ئەوانەی کە بەشدار بوون لە هەڵمەتی سەرخستنی لیستی 104؟ ئێمە غەیری هەڵمەتەکان کۆمەڵە چالاکی ترمان هەبوو کاک شۆڕش، ئێمە هەموو بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی کوردستان چوونە بازار ئەم جارە هەڵمەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕاستی لە ناو فەزای گشتی بووە، چوونە بازار و ناو فەزای گشتی و سەردانی ماڵان هەمووی کە ئەچوین من لەبەرەوەی لە لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی پێشووی کۆمەڵی ئیسلامی کوردستانە هەبووم هەستت بەوە دەکرد کە پێگەی کۆمەڵی ئیسلامی لە دڵی جەماوەرە و خەڵکی پێشوازیەکی گەرمی لە کۆمەڵی ئیسلامی کوردستانە کرد و خۆیان زۆر لە ماڵەکان کە تا ئێستا دوور بوون لە کۆمەڵی ئیسلامی کوردستان خۆیان داوایان کردووە پێمان خۆشە یەکێ لە بەرپرسان سەردانمان بکە خزمەکانیان کۆ دەکردەوە و ئەو گەرموگوڕێژ کە لە ئاهەنگەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە هەبوون جیابوون لە ئاهەنگەکانی تر، یعنی دەکرێت بڵێن ئەو ڕەنجەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەم گەرموگوڕی بۆچی دەگەڕێنێتەوە 4 ساڵە لەبەرەی خەڵک بووە، خەڵک پاداشتی دایەوە، پاداشتێکی سەرەتایی کە ئەم گۆڕانە نەوعیە لە ناو شەقام لە ناو ئەندامانی خۆتان لەوەی کە جیاواز لە جارەکانی تر دەکرێت بڵێن پرۆسەکەیان بەڕێوەبەر پرۆسەکەیان سەرخست، هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنێتەوە؟ بۆ هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەو ناوی لە لیستی 104 ناوەلیستی هەڵوێست لە جێی خۆیەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە ژمارەیەکی کەمی پەرلەمانتارانی لە بەغدا و لە کوردستان بە یەک ئاستی هەڵوێست و مەردایەتی و بێری هێنای لە دژی ستەم لە ڕاوەستا بەرامبەر بە
پەخستی دامەزراوەیەکی گرنگی وەکو پەرلەمانی کوردستان و دژی گەندەڵی بوو و شەفافێتی بەرپا کرد و چی زانیاری لای پەرلەمانتارانی بوو هەموو شەوان هەفتانە ئەیان قستە ڕوو بۆ هاوڵاتیانی کوردستان ئەکرێ بڵێن کۆمەڵی ئیسلامی کوردستان وێڕایەوەی بە قەبارەیەکی بجووک زیاتری ئەنجامدا بۆ خەڵکی کوردستان لە هەمان کاتا لە هەموو ناڕەحەتیەک لای ئێمە بە کورتی بڵێن ئەم 4 ساڵەی پێشوو زیاترەوە بەرجەستە بوو کە کرۆکی کارکردنی ئێمە و سیاسەتی ئێمە کرۆکی بەرژەوەندی تاکی کوردیە لەکوێ بەرژەوەندی تاکێکی کورد بوو بێ ئێمە لەگەڵی بووین لە هەموو ناڕەحەتەکانی ملەتەکەمان لەگەڵی بووین داکۆکیمان کردووە لەگەڵیانە لە لابردنی ئەو ستەمەیلیان کردووە لە فەرمانبەرانی کوردستان بە ئەو ڕوبع موچەی کە دیاری کراوە لەوەیش کە زۆر باسمان کردو 4 ساڵە ئەزان چیە گۆزرێ لە کوردستانە ئەوەی کاکشۆر دیقەتم دابێ خەڵک بەوەی کۆمەڵ معجەبە بە یەک هەڵوێست تێناوێتی هیچ کات سازشی نەکردووە بەرامبەر بە ئەو مەبدەانەی کە هەڵی گرتووە. تەسەوڕ دەکەی ئەم دیدەی خەڵک هەڵبەت ئەم دیدەی خەڵک تا ئێرە احترامێکی سیاسی بۆ کۆمەڵ دروست کردووە تەسەوڕ دەکەی ئەمە تەرجمە ببێت لە ڕۆژی دەنگدانیش بۆ دەنگیش یا هەر وەکو احترامێکی سیاسی ینی ئەمە دەمێنێتەوە لە ناو خەڵک بەدڵنیایەوە بۆ لەوەیە تۆ یەکەم شەوی هەڵمەتی هەڵبژاردن لە من ئەم پرسیارەت بکردایەوەکو ئێستا کە کۆتا شەوی هەڵبژاردنە هەڵمەتی هەڵبژاردنە وەڵام تۆ نەدایێتەوە شۆ سەردانەی کە خۆم و هاوڕێکانمان و براکانمان و جەنابی مامۆستا عەلی باپیر لە هەموو کوردستانە ئەنجام دراوە ئەوەمان بۆ دەردەخا کە ڕێژەیەکی زۆری دەنگدەری تازە ڕوو لە لیستی کۆمەڵی ئیسلامی زۆر چاکە ئەوەی جێی سەرنجە لە لای من بە بەراورد لە بەجارەکانی تر ئەم جارە جمجۆڵێک تەنان لە دهۆیەکیش لە ناوچەکانی دهۆشیش هەبوو ئەمە چۆن ڕوویدا ئەمە بۆ ینی بە بەراورد لەگەڵ جارەکانی تر ئەم جارە حەزب چوزانم جمژۆڵ و چالاشەکانی لێوەش وێڕایەوەی کە ئێمە وەکو لیژنەی باڵای هەڵبژاردن و ئەو لیژنەیش کە لە هەولێر دروست کراوە لیژنەی کە سەرپەرشتی کاروباری هەڵبژاردننی هەولێر و دهۆک دەکات وێڕای ئەوەی کە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی و سیاسەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەو ناوچۆیش ڕەنگی داوەتەوە ئضافەتەن بۆ ئێمە وەکو کۆمەڵ پشتیوانی ئەوە بووینە کە چالاکیەکان نیشمان پانتایی چالاکیەکانمان و دەرکەوتنمان لە دەڤەری دهۆک و زاخۆ و ناوچەکانی دەوروبەری زیاد کرد. زۆر چاکە ئاماژەت بەوە کرد کە لە ڕۆژانی ئایندە لەسەر دوو ئاست جمجۆڵتان دەبێت جمجۆڵێکی هەنووکەیی ئەگەر بە هەڵەدان نەچوو بم قسەت لەوە کرد ئەم جمجۆڵە پەیوەندی بە ئاهەنگگەڕانی سەرکەوتن دەبێت ئێمە ئامادەسازیەکەین بۆ گێڕانی ئاهەنگی چیوا لێ دەکات لە ئێستاوە ینی سوزانم گەشتبین بی بەوەی کە سەردەکەون زای چۆنەکە من ئێستا نازام سیستەمی ئێستا سیستەمی کاتێک کە من قوتابی 6 بووم لامان یەک بە پێ ئەو سیستەمە خوێندنەی ئەو کاتە بوو ئەو تاقیکردنەوەی ئەو کاتە بوو بۆ منە لە 6 واتا 12 ئێستا مامۆستای زیرەک لە تەلەبەکەی قوتابەکەی پرسیەویت لە 4 و 5 چەند تێناوە واتە لە 2 و 11 چەند تێناوە بۆ نمونە ئەو هەشتا مێناوە دای ئەنا ئەگەر باش سەعی بکات لە 6 هەشتا و 5 هێنێ هەر ئەو ئاستەیە ئەمێنێتەوە ئێمەش کاک سەعی خۆمان نەزانین ئەو ماوەی هەڵمەتی هەڵبژاردن ئەو هەموو سەردانانە قیاسی ئەو ئاهەنگە گەورانەی کە لە شارەکانی کوردستان بۆ لەسی 4 کراوە بە دەمەوە هاتنی خەڵک ئەو مەسجانەی پێمانەگا لە خەڵکەوە لەوانەیە کە دەنگدەری لایەنەکانی تر بوون پێشتر لەو مەسجانەی کە لە دەنگی خۆڵەمێشیەوە پێمانەگا و لەم کۆتایی هەفتەی هەڵمەتی هەڵبژاردن خۆیان یەکلا کردوێتەوە هەموو ئاماژەن بۆ ئەوەی کە لیستی 4 سەرکەوتن بەدەستێنێ لەم هەڵبژاردن بەس دەگوترێت کۆمەڵگەی کوردی ناکرێت زۆر سێکەی پێ بکرێت بە تایبەتی کە ئەم کۆمەڵگەیە مامەڵەکردنەکەی مامەڵەیەشی مەدەنیانە نییە هە پەیوەندی بە مافەکان و بەڕوویای خۆیەوە هەبێ بۆ ئایندەی ئەوەندەی کۆمەڵگەیەشی دابەشبووی سیاسی ئایدۆلۆژی قەبەلیایەتر بەڵام گۆڕانکاریش بووە لە وەعی تاکی کوردیا گۆڕانکاری بووە هەڵبژاردنەکانی پێشوو لە شەقامەکانی سلێمانی بەهۆرن هەموو دانیشتوان هەراسانە کرا ئێستا خەڵوازی لەوە هێناوە هیچ کاریگەری نییە لەسەر ڕاکێشانی دەنگی دەنگدەر تاکی کورد وەعی هەڵبژاردننی پەیدا کردووە هەمون پێم وایە ماوەیەکی کە گۆڕانکاریش لە
لەم تەنافەڵواسین و لەم لەمانەی کە لە شەقامەکان ینی و ئەم هەڵبژاردنە بۆ خۆشی تەماشاکەی جۆرێکی تری لە هەڵمەتی هەڵبژاردن بەخۆ بینی داران هەموو شەقامەکان پڕەکرا لەم وەرەقەی لەزگەی ئێستاوە نبینی ئەمە ئەگەڕێتەوە تەماشاکەی هەنگاوێک لە وەعی هەڵبژاردن لە وشیاری هەڵبژاردن هەم تاکەم حزبە سیاسەکان بەرەو پەیوەندی بە ماندووبوونی خەڵک لەبەر ئەوە من لەگەڵتان خەڵک ماندووە بەڵام من پێم وایە خەڵکیش ڕێژەیەکی چاک ڕوو لە سەرنجەکانی دەنگدان دەکات دوایش دەبینی کە ڕێژەیەکی چاک دەنگەدا زۆر چاکە ئەگەر ئەنجامەکان بەو شێوەیە نەبوون کە ئێوە پێی گەشتبین و چاوەڕێی دەکەن چۆن پێشوازی لێ دەکەن خۆبڵی دەکەن یان وەکو جاران ئیتر دەکەن بە هاتوو هاوار کە تەزویر کراوە چوزانم ئێمە حزبێکی بۆ ناسراوین ئێمە حزبێکین بۆ ناسراوین بە تایبەت لە ساڵانی پێشوە حزبێکی ڕازگۆ و سادق و ڕاشکاوانن ئەگەر تەزویر نەکرێ لەخۆ هەڵات دروست ناکەین ئێمە تەنها سەریشکەوین تەزویرات هەبێ باسی یەکەین و ئەم ڕۆژ برایانی ناوەندی هەڵبژاردنمان لەسەر بابەتێک کە سکاڵیان دەکەیت زۆر چاکە ئەمڕۆ سەرەتای دەستپێشی ئەم هەڵبژاردنە دەستی پێکرد لەناو کەناو دەروی بەدەنگدانی تایبەت لەناو هێزە ئەمنی و پێشمەرگە و ئەوەی کە دەچێت سەر ئەم سلکە ئەمەی ئەمڕۆ چۆنتان بینی چۆن تەقیمی دەکەن خروقات هەبووە و جۆری سیستەمەکە خاوی لە بەڕێوەبردننی پرۆسەی دەنگدانە دروست کردووە تەبیعەتی هێز خۆتەزانین لە معسکەر و هێزە هێنرێ و ئەبرێت تەبیعەتی هێز بۆ خۆی جۆرێ لە گەرم و گوڕی و بە کۆمەڵێنە ناو بنکەکانی دەنگدانەوە و کۆمەڵێ لەو خروقاتانە هەبووە بەڵام بەپێ ئەویش کە بە ئێمە و بە مەڵبەندەکان ئێمە ئەمڕۆ ناوەندی هەڵبژاردنم ئێوارەیە سعات دوای سعات 6 راپۆرتێکی پێداوین ئەم راپۆرتە گەشتێکی راپۆرتێکی پێداوین و ئەو راپۆرتە و سەرنجی زۆربەی لە مەڵبەندەکان کە پێمان گەیشتووە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاستی دەنگدانی لە نێو هێزەکانی تایبەت زۆر لە جاران زیاترە و ئاواش ئاماژەیەکی چاکە بۆ سەرکەوتنی لستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەش کە بووە ئەو جۆرێ لە خروقات ئەمڕۆ وەکو باسم کە تەبیعەتی هێزی پێشمەرگە و هێزی چەکدار وایە لە معسکەرەوە لە ئاسایشەوە لە بەڕێوەبەراتەکانی پۆلیسەوە لە بەڕێوەبەراتەکانی چوو ئەچن بۆ دەنگدان ینی بە کۆمەڵ ئەچن وانە بەیانی بەڵام دەنگدانی گشتی مەسەلەن ئەمڕۆ هەموو پیاو بوون وانە بەیانی ئافرەتەکەوێتە ریزەکانەوە ئەمە جۆرێ لە نیزام و تەنزیم بە پرۆسەکە ئەدا و دوو بەیانی مەبەستمەوەی ڕۆژی شەمە کۆمیسیۆنیش ئەم ئەجیزە تازێ و جیازی ئەمەی بەکاری هێنن ئەم سیستەمە ئانیش مۆزەف و فەرمانبەرەکانیش لەگەڵی ڕادێن بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان خروقات بووە ئەوەی کە ئێمە لە کۆمیسیۆنی بەغاوە پێمان گەیشتووە لە ناوچەکانی تری بەغدا چاک پرۆسەکە بەڕێوە چۆ تێبینیان لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەمەش خراپە بۆ هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەمن دەخوازم ئەو خروقاتانەی کە ئەمڕۆ ڕویان داوە ئەو فشارانەی لە فەرمانبەرانی کۆمیسیۆن کراوە و هەندێک بنکەی دەنگدان فەرمانبەران ناچار کراون کە ڕۆیشتون پێش تەواوبوونی مەودای ئاسایی خۆی ئەمانە ڕوونەدەنەوە بەڵام وێڕای ئەوە ئێمە سەرەتایەکی چاکە و ئەمڕۆ 99 بنکە بوو ئەگەر لە 9 بنکەیشیا خروقات و کەم و کورتی هەبوو بێ ناکات کە تعمیمیکەین بەسەر هەموو پرۆسەکەیە گرنگەوەیە کە ئێمە بۆ دەنگدەرانی لستی 104 ئاماژەیەکی باش و خێر و خۆشی بدەین ئەوەی پێمان گەیشتوێتەوە مەرغوبێتێک بۆ لستی 104 لە نێو هێزەکانی پێشمەرگە و هێزە چەکدار و هێزابنیەکانە هەیە و ڕێژەی دەنگمان بە دڵنیاییەوە زیادی کردووە زۆر چاکە ئەمڕۆ وەکو خۆشت ئاماژەت پێیدا کۆمەڵە حاڵەتی نەخوازرا و یا با من بە زۆری شتر بڵم کۆمەڵە شەکوا و سکاڵا هەبوو تەسەوڕ دەکەی ڕۆژی شەمەش ئەمە دووبارە ببێتەوە بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە پەککەوتنی ئامێر لەم فەوزا و بێسەروبەریەکە لە هەندێک ناوندا بیندرا کە تەنانەت گەیشت بەوەی کە هەندێک لە بنکەکان لایەن کارمەندەکانەوە چۆڵ بکرێت دەستی بەسەر رابژیرە لایەن هێزە ئەمنیەکانەوە شۆڕش ئەمە سەرەتایی نیە بۆی خەڵکی ناومێت بێ دوسێشت بڵێن لەمەوە یەکەم بڵێن خروقات نابێ و تەزویرات و ینی هەوڵی تەزویرات و ئەوانەکە نابێ
ئەمە هەر محتەمەلە فشار نابێ و دەسەڵاتی کوردی لە هەردوو زۆنەکە فشار ناکە لە فەرمانبران و خۆتەزانی بەڕێوەبەرەکانی کۆمیسیۆنیش کە سەر بە عێراقن بۆ خۆیان یان یەکێتریان پارتین ئەمە حەقیقەت و واقعەکە بەڵام ئیجراعاتی کۆمیسیۆن زۆر توندە ئێمە کۆمیسیۆنی بەغدامان بینیوە و یەکێ لە ئەندامانیان کە سەردانیان کردوین لە ماوەی پێشوە پێش دەستپێکردنی هەڵمەتی هەڵبژاردن زمانی ئەوەیان داوە کە ١٨ ڕێیان لە تەزویر و قەش و ئەوە گرتووە دەبێ بزانرێتیش کە ئایا تۆ ئێستا مثلەن لایەنێک کەوڵەدا لە سونوقێکی دەنگدایان لە بنکەیەک فشار دروستکە حاڵەتێ دروستکە کە پرۆسەکە پک بخە بەس ئەوە لە سەری ئەکەوێت چونکە کۆمەڵە بڕیاری بەغدا هەیە کە بۆی هەیە کۆمەڵە بڕیاری دەرچووە بۆی هەیە ئەو قائیمەیە ئەو حزبە بخاتە لیستی ڕەشە و هەموو دەنگەکانی پوچە بکاتەوە لە هەموو عێراقا زۆر چاکە ئیجراعاتەوە بڕیاری پێدەرچووە و تاکیش نەفەریش بگیرێ بە هەندێ مخالفاتەوە ئەویش بۆی هەیە لە چەند ساڵ و تا 15 ساڵ حکم بدرێت زۆر چاکە بۆ ڕۆژی شەمەچی بە دەنگدەری کورد بە تایبەتی ئەوانی کە قەرار وایە دەنگ بە کۆمەڵ بەعام هەموو دەنگدەران من داوایان لێ یەکەم کە هەموو بچن دەنگەکانیان بدەن دەنگێک بدرێ نەک تەزویر بکرێ باشترە دەنگێک بدرێ نەک تەزویر بکرێ بۆی باشترە و ئەوەیش کە ئەڵێ هەڵبژاردن گۆڕانکاری نەکردووە سەهوی کردووە هەڵبژاردن وێڕای ئەوەی تەبنی و سەرنج و ڕەخنەمان هەیە لەسەر بە تایبەت وەزئی سیاسیمان لە هەرێمی کوردستان بەڵام بڕوانە و بەراوردێکی ئێستا دەسەڵاتی ئێستا هێزی دەسەڵاتی ئێستەی کوردی لەگەڵ 2005دا بکە بزانە ئایا هەڵبژاردن چەند گۆڕانکاری کردووە لە 2005 وانە خۆتەزانی پێش 2005 مەقاعدی یەکێتی و پارتی چەند بوو لە دوایی لە 2009 هاتە چەند وانە ئەوانە دەبێت تەماشا بکە ئیجا ئەو کۆنتترۆڵە مۆنۆپۆلکردنی ینی هەندێک جومگە بەڵێ هەندێک جومگەی دارایی و ئیداری و حکومیەر بەدەسەم دوو حزبەوەیە بەڵام جۆرێ لە گۆڕانکاری بووە بە پەیدابوونی هێزەکانی تر بەهێزبوونی پێگەی هێزەکانی تر بۆیە متمانەیان هەبێت کە گۆڕانکاری بەڕێوەیە خاڵێکی کە دەنگدەری کوردی بەوە بەتایبەت لەلایەن حزبێکی دەسەڵاتەوە بەوە وەک بڵێ خاو ئەکرێت کەم هەڵبژاردنە بۆ عێراقا ئەمە کە بۆ عێراق بۆچی ئەمە پیلانێکە لە دەنگدەری کورد دەکرێت چۆن ئەم هەڵبژاردنە هەمومان خواستمانەوە بوو دوای 4 ساڵ ململانەی گەرم لە نێو هەرێمی کوردستانە هەڵبژاردننی کوردستان پێش بکرێت بەڵام کە ئێستا هەڵبژاردننی عێراقا دەبێت دەنگدەر و تاکی کورد بزانێ نەخشەی سیاسی داهاتووی هەرێمی کوردستان بەندە بەم هەڵبژاردنە چۆن هەڵبژاردنە پەیوەندی بە عێراقەوە هەیە بە پەرلەمانی عێراقەوە نەخشە سیاسێکە قووەتی هێزەکان بەمەوە پەیوەستەوە تۆش ئەی بینی هەڵبژاردننی کوردستان لەگەڵ نەتیجەی ئەم دەنگدانە هیچ ئەمە تاقیکردنەوە خۆ ئامادەکردنێکە بۆ مانجی کۆتایی چۆنەکە هێزێک بکەوێ هێزێک کەم بکە ئێستا کەم کە هێزێک کەم بکە ئێستا بۆ هەڵبژاردننی کوردستان بە زەحمەت هەڵەسێتەوە هێزێک ئێستا سەرکەوێ بە ڕوحێتێکی سەرکەوتنەوە چێتە هەڵمەتی هەڵبژاردنەکانی کوردستانەوە تەوزیعی مەقاعدەکان دواتر ئەوترێ پارتی ئەوەندە بەڵێ بۆ بەقایە بەڵام لەم سێ پارێزگار ئێستا سەرەتای سزاداری ئەوانەیە کە بەرپرسیارن لە خراپی دۆخی کورد بەڵێ 44 مەقعدمان هەیە ئەوەی دەیەوێ لە کوردستانە گۆڕانکاری ببینێ شەممە بچێت دەنگی خۆی بە ئاراستەی گۆڕانکاری بدا و دش بەو هێزانێک کە ئەو سەرنج و تێبینی و ڕخنەی لەسەری هەیە و دەبێ وریایش بێ هەڵ نەخەڵەتێ هەندێک خەڵک چاواشەکاری نەکەن و هیچ هێزێک ناتوانێت ئەمڕۆ لە کوردستانە بڵێ من بەتەنها دەگەم بەرێ و کوردستانت بۆ گۆڕم هیچی وانە هیچ هێزێک ناتوانێت زۆرینەی مەقعدەکان بەدەست بێنێ کە بتوانێت لە ئایندە خۆی حکومەت تەشکیل بکە عەیبە خەڵکی چاواشە بکرێ عەیبە ناشرینە هێزێک بەتەنها ئەم پێم سەیرە یعنی سەرانی هەندێک هێزی سیاسی مخاتەبەی ئەندامانی لە هەنێکی سیاسی تر دەکەن وەرندەنگمان بنێ ئەوە شتێکی زۆر ئەمە دەبینی ئەوە لە عورفی سیاسی شتێکی ناشرینە تایبەت
هێزێک کە لەگەڵی نزیکبی تۆ مخاتەبەی ئەندامانی بکە شتێکی لاوازە و زوعف ئەگەیەنێ بەس ئەوە عیبترە کە تۆ بڵێ من دنیا ئەگۆڕم ئەوە زۆر ناشرینە بەڵام جار دەبێت زمانێک هەبێ زمانیش مخاتەبە ینی لە نێوان ئەم هێزانە و ئەو قەوائیم و لیستانە زمانی ئێوە چییە؟ چۆن بە شێوە مخاتەبی ئەمان دەکەن بە تایبەتی ئێستا کۆمەڵە لیستی تر هەیە لیستی ئیسلامی هەیە ینی لانی کەم دیعایەوە دەکا کە لیستی ئیسلامیە لانی لیستی تر هەیە لە دەرەوەی من بۆ لیستی ئیسلامی دوو قساکەم قسەیەکیان طبعا لیستی ئیسلامی کە تۆ لیستەکانە بینی ئێستا دوو لیستی حزبی ئیسلامی هەیە لە کوردستان یەکێکیان لیستی یەکگرتووی ئیسلامی ژمارە 175 یەکێکیان لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 ئەوە حقیقەت و واقعەکە من پێشتریش ئاماژەم پێداوە لەوەیە تەبیعەتی دەنگەکانی پێشووی برایانی بزوتنەوە ئیسلامیمان وای کردبێت کە لەگەڵ برایانی یەکگرتووە ئێستا مرەشەحیانە بێنە ناو لیستەکەیە بۆ شتێکە و ئازادن و لەوەی ئێمەش جاروهەیە تۆ ینی پێ جوانیە پێشنیار بۆ لایەنێک بکەی وانە ئەگەرنا لە ڕوویەوە پێمان خۆش نەبوو پێشنیارە بۆ برایانی بزوتنەوەم کە ئەگەرنا ئێمەش ئەو ئامادەیەمان تێدا بووە کە برایانی بزوتنەوەمان بۆ ڕازی بن لە لیستەکەی ئێمە پاڵێوراویان هەبێت طبعا بۆ برایانی بزوتنەوە برای ئێمن کەسی ئێمن خۆشەویستی ئێمن قەواعید و پێشمەرگەکانی پێشتر بێکەوە بووە کوردستان ئێستا کە لە لیستی یەکگرتووی ئیسلامین باشە بەڵام ئێمە مێژوویەکی هاوبەشمان هەیە ئێمە دەریایەک لە خوێنی هاوبەشمان هەیە ئێمە ئێستا شەیدەکانمان شەیدی هەردوو لامانن وانە ئێمە لە یەک سەنگەرا پێکەوە بووین بوونی ئەوان لە لیستی برایانی یەکگرتووی ئیسلامیە شتێکە باشە لەجێی خۆی بەڵام ئەمە معنایەوە نییە ئەم هەموو مێژوو هاوبەشە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کوردستانە زەربی سفر بکرێت لەبەرەوەی ئەمە برایانی بزوتنەوەی ئیسلامی کە قسەی یەکەممە بۆیان برای ئەمن خۆشەویستی ئەمن کەسی ئەمن بە تایبەت قەواعید و قیادەی بزوتنەوەی ئیسلامی کوردستان ئەوە یەک دوو برایانی یەکگرتووی ئیسلامی ئێمە پێشتریش پێمان وتوون من ناچمە سەر تەفاسیلی کۆمەڵەشت بەس ئەڵێن کاکە دنیا هەر ئەمڕۆ نییە دەبینی بەیانی لە هەڵوێستە سیاسەکانە یەکەگرینەوە وانە بۆ ئێمە هەر ئەوەمان وتووە قاعیدەی یەکلیستی یەکەڵوێستیە بنەمای یەکلیستی لای ئێمە یەک هەڵوێستیە ئەگەر لە داهاتووە بەتاوین کە بیستومە باس لەوە کراوە برایان کە ئەکرێ هەڵبژاردنەکانی داهاتوو هەر یەکێ تەماحی ئەوەی هەبێت تموحی ئەوەی هەبێت کە هەڵبژاردنەکانی داهاتوو پێکەوە بین دەبێت ئێستا لەگەڵ یەک باش بین وانە ئێستا دەبێت لە یەک نەخوێنین ئێستا دەبێت هەوڵ بدەین ئایا بەرامبەرەکەمان بە چینی گەرانە بێ وانە لەبەر ئەوە کە خۆشبەختانش من پێم وانە لەم هەڵمەتە هەڵبژاردنە زۆر بەریەکەوتن کەوتبێ کەوتبین لەگەڵ لستا سەرکەوتن بۆ لیستی بەرامبەرە خوازین لیستی یەکگرتووی ئیسلامی کە ئەندێ پاڵەوراوی برایانی بزوتنەوەی تێدایە و لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش و ئومێد دەکەین ئێمە دواتر ئەم دوو لایەنە ئیسلامی لەگەڵ ئیسلامیەکانی ترا بتوانین لە هەڵوێستە سیاسەکانە کە خەڵکی چاوەڕێ هەڵوێستمان لێ دەکا هەڵوێستی موحەدمانە بێت تا بتوانین دواتر پێکەوە بین و لە پرسە ئیسلامی و بانگەواز و داعوەکان ئێمە هەر پێکەوەین زۆر چاکە لیستی تازە هەیە چی تازە دەبینی لە جوعبەی ئەم لیستە تازانەدا وڵی کاک شۆڕش زای چۆنە دەرفەت هاتە پێش ئێمە گۆڕانکاری بکەین دەرفەتی زێڕینمان بۆ هاتە پێش ئێمە بتوانین لە هەرێمی کوردستانە ینی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویان سوڕ ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومەن ئەو مەظلومەن دیارە ئەی ظالیمەن وتی دەستی بدرە وانە ئێمە برایانی بڵێن پارتیمان دەکرا بۆ چوار لایەنە دەستیان بگرین و هەوڵیشتاندا هەوڵیشماندا بەڵام دەستەکان خاو بوونەوە یەک دوو دەستمانەوە وانە ئەو کات ئەو کارەکتەرانەی کە پێویستمان بە دەنگیان بوو ئەوان هاتن سوڵحیان کرد من هەرەوە ناتوانم بڵێ بە پرۆژە سوڵحیان لە نێوان ئەم دوو جەبهەیە ئەو کات ئێمە وە گۆڕان و فترەیەکی یەکێتی نیشتیمانی و یەکگرتوو پێویستمان بە پشتیوانی و هاوکاری یەکتر لەو گەرمەیە کە هەر چوار لایەنەکە بووین مەسەڵەن خەڵکی تر جۆرەتر قسەی دەکرد و جۆرەتر ئەوەی دەقسەیە مەبەستم ئەوەیە بکرایە ئێمە ئەم جەبهەیە ئەم بۆچوونە کە جەبهەی دژایەتی نییە ینی وەکو تۆ باست کرد
ئێمە نابێ کارێکیش بکەین ئەم کۆمەڵگایە دابش ببێ وانە دەبێ گەمە سیاسەکە لە ئاستێکا بێ کۆمەڵگای لە دوا دابش نەبێ بەداخەوە کە ئێستا ئێمە ئەوە دەبینی بۆیە یعنی ئەم پێم وانییە ئیلا بە لست دروستکردن گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە بە پشتیوانی ئەو لستانەی کاڵێستیانەیە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ئێمە باشە لە پرسی سەرۆکایەتی کە خەڵک هات حلولی دانا و پێشنیاری تازەیە کرد ئەگەر هەموو پشتی ئەو پرۆسەیەمان بگرتە ریفراندۆمی بەدوایە بۆ شێوە ناهات ئەو کارە ساتانی 16 ئۆکتۆبەری بەدووە ناهات چکە ئێمە بەشی خۆمان ئێمە کۆمەڵ ئیسلامی هیچ کات حەقدێکی شخصیمان لە کەسێکی کوردستان نەبووە ئێمە پرۆسەکەمان لاگرنگ بووە دامەزراوەکردنی سیستەمی سەرۆکایەتیمان بڵێن پرۆسەی سەرۆکایەتی بەچی سیستەمێک کە ئێمە لەگەڵ پەرلەمانی بوون بۆ ئەوەی بڕیارە هەستیارەکان بێتەوە بۆی کەسی بەرپرسی یەکەم لە هەرێم بەرپرسیار بێ بەرامبەر بە ئەنجومەنێک کە ئەنجومەنی پەرلەمانە لە هەرێمی کوردستانە بڕیارە هەستیارەکان بێتەوە لەوێ گفتوگۆ و تاوتێ بکرێت بەداخەوە ئێمە ئەو کات پشتمان بەردرا ئێستا من یعنی تەسەورم وایە کە ئیلا بە لەست دروستکردن بەرداون ئەو لیستە تازانە دەدایان بینەوە بەڵێ زۆر چاکەت ئەو لستانەیش هیچ لستێ لە هەرێمی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستان بە یەکێتی نیشتیمانیەوە دەبێ گزافی ئەو لێ نەدا بڵێ من خۆم دەنگم بەنێ زۆری نایهێنم و من دەی نایهێنی هەر لە ڕێوە دیارە نایهێنی ئەم لیستە تازانە ئایا بەقەدەر گۆڕان مەقعد دێنن وەکو لە کوردستانە ڕێک بەردەگرم دواتر دەگەڕێمەوە سەر ئەو گفتوگویی کە دەستمان پێ کردووە دەگەڕێمەوە لاتان بەڕێزان دوای ئەم ناوەڕە چۆن دەنگ دەدەیت بە لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 104 لە کاتی چوونەژوورەوەی ناوەندێکی دەنگدان دەنگدەر کارتی بایۆمەتری هەڵبژاردن یان ئەلکترۆنی لەگەڵ باڵگەنامەیەکی دیکە کە وێنەی دەنگدەرەکەی لەسەر بێت پێشکەش دەکات بۆ دڵنیابوون لە ناسنامەکەی کارتی دەنگدان دەخرێتە ناو ئامێری کارتەکە دەخوێنێتەوە پاشان پەنجەمۆری دەستی چەپ دەخرێتە سەر شوێنی تایبەت بۆ وەرگرتنی پەنجەمۆری دەنگدەر دواتر کۆدی سەرفۆرمی تایبەت بە دەنگدەر لە ناو هەمان ئامێر سکان دەکرێت دەنگدەر ئیمزا لە بەرامبەر ناوەکەی دەکات لەو تۆماری دەنگدانەی لای کارمەندی کۆمسیۆن هەیە و پاشان بەرەو ناو کابینێک دەنگدان دەچێت و بە قەڵەمێکی تایبەت چوارگۆشەی بەرامبەر ئەو لیست و کاندیدە مۆر دەکات و پاشان لە دەستە چەپی فۆرمەکە ژمارەی کاندیدەکە دیاری دەکات لە بەردەم سندوقی دەنگدان دەنگدەر پەنجە گەورەی دەستی ڕاستی واتە پەنجەی شایەتمان دەخاتە ناو مەرەکە بوو دواتر فۆرمی دەنگدانەکەی دەکاتە ناو سندوقەکەەوە بەم جۆرە پرۆسەی دەنگدان بەسەرکەوتووی کۆتایی دێت کۆمەڵ ئایندەیە دەنگ بدە بە لیستی ژمارە 104 دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێت کاگ محەممەد دەگوترێ هیچ نەبێ ئەم لیستە تازانەی کە ئێستا لە ناو هەڵبژارنەکاندا لە هەڵمەتی هەڵبژارنەکان بەشدارن دەگوترێ هیچ نەبێ کۆمەڵە دەموچاوی تازان هێناوەتە ناو گەمەکە و ناو پرۆسەکە لەسەر ئەمە دەڵێتی وڵای جارێ نەتایج دەرنەچوو بزانین ینی وەجی تازە و ئینی تازە ئاتۆتە ناو بەڵام لە ناو لیستەکەدا هەیە من پێم وایە بە مەبدە گۆڕانکاری دەکرێت و ئێمە دەبێ بەسەرەن ئێستا کاک شۆڕش باسی ئەومان کرد کاری ئیسلامیەک بێوێ کۆمەڵی ئیسلامی کوردستان دواتر پێکەوە لە کارێکا ببن وانە دەبێت تۆ کارێکی وان نەکەی من نەتوان بەیانی پێکەوە بیت وایە یاننا بۆیە مەسەلەن ئێمە لە هەرێمی کوردستانیشە ئێستا چەند لستێک هەیە دەبێ ئەم لستانەیش لەگەڵ ئەو هێزانەی کە دەخوازن گۆڕانکاری بکەن هێزی چاکخوازن گۆڕانخوازن یعنی گۆڕانکاری لە سیستەمەکانە بکەن لە بەرپاکردنی شەفافێتە لەوەی لە بەغدا ئەوە گرنگە ئێمە دەبێت دڵنیایی بدەین بەشی خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان دڵنیایی دەین بە دەنگدەرانی لستەکەمان و بە دەنگدەرانی هەرێمی کوردستان کە ئەزمموی جاران لە بەغدا لەگەڵ لایەنە زۆر چاکەوە پرسیاری منە دەگوترێ کاک محەممەد دەگوترێ قسەکردن لەسەر ئەوەی کە هەڵبژارنەکانی عێراق 2000 کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان دەبێت ئەسڵ و ئەساسی نییە بە بەڵگەی ئەوەی کە لە ڕابردوودا هەموو جارێ هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی چوونەتەوە ناو ئەو ئەجێندە و
ئەو ڕویایی کە پارتی و یەکێتی لە بەغدا هەیان ئەوە دووبارە ناکەینەوە ئەوە بڕیاری مەبدەیی ئێمە ئەوە هەرگیز بۆ شێوە دووبارە ناکەین زۆر چاکە سروشتی ئێمە مەنهەجێکی کارکردنی خۆمانە بێت لە بەغدا داکۆکین لە مافە دەستوورەکانی گەلی کوردستان سیاسەتکردنێک بە نەخشە ئێستا دوای ڕیفراندۆم سیاسەتێکی نوێمان لە بەغدا ئەوێ بەهۆی زانی سەوازان بەغدامان زۆر پێم کاکە ئێمە هەرێمێکین هەوڵدرا جیابینەوە هەموو هاوسێ و زلهێز وتیان دانشن لە شوێن خۆتان لەگەڵ بەغدا بن وانە بوو کە لە بەگەڵ بەغداینەوە معناویە بەغدا زۆر ڕێک و پێکە خراپترین دەوڵەت و لە قایمەی گەندەڵیا لە خوارەوە هەموو وازانین وانە بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان مافی ئەم گەلەمان بە پێی دەستور لە بەغدایە لەوێ دەبێ بە نەخشەیەک لەو نەخشەیە هەر هێزێ لێم نزیک بێ لەگەڵ نێ نزیکە بە زۆر هەر هێزێک ئەم پێم وایە پارتیوەکێتیش دەبێ کاکەر ژوارن تەواو بێ پێی نێوەیانە مشکلەوانە کێ بکەنە وەزیر بەغداوتی گەورەترین وەزیرتانە خەما دەرەوە وانە بوو وەکردی دەرەوە کردێ دەرەوە لەبەرەوە دەبێت پارتیوەکێتیش بەشی خۆیان عاقڵ بن کێ ئەنێرن بۆ بەقا چی لایەن گرنگە وایاننا خۆ وەزیرەیە گەورەیە کە بتوانی گەورە بخا بچووکی شەخا لەبەرەوە دەبێت پارتوێکی دی خۆیان بە نەخشەی نوێوە بڕۆن و ئێمەش بەشی خۆمان بە پێی مەقاعدی خۆمان بە پێی پێگەی خۆمان لەگەڵ ئەو هێزە کوردیانەی کە لەگەڵمان نزیکە بن لە نەخشەیە نەک لە مەساڵحە ئێمە لیان نزیکە بین لە بەغدا زۆر چاکە ئێوە تا چەند لەوە دڵنیان کە پارتی و یەکێتی لەم هەم گۆڕانکاریانە تێگەیشتون کە لە دوای ڕێفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبریش هاتوونەتە پێش تەسەوڕ دەکەی تێگەیشتن هەڵمەتی هەڵبژاردننی پارتی و یەکێتی ببینە تێگەیشتون تێدەگەن تەسەوڕ دەکەی ئەم تێگەیشتیان وەکو چۆن مامەڵی ئەوانی لە بەرامبەر هێزە عێراقیا عەرەبەکان گۆڕیوە لە بەرامبەر هێزە کوردیەکانیش ینی بگۆڕێ بە خۆیان باشترە و ئەش گۆڕێ تەسەوڕ دەکەن باڵە زۆر چاکە بەڵام بگۆڕێ لەسەر چی ینی ئێمە من ئەیڵێمەوە بەڕاستی و ئەو من بەشی خۆم لەوەی قسەی خۆم بەرپرسیارم وەکو کەسێک لە ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەوەندەش لەگەڵ ڕەفیقەکانمان قسەمان لێ کردووە وەکو مەبدە نەک وەکو دوابڕیارمان ئێمە بە شێوازی جاران مامەڵە لەگەڵ هێزە کوردیەکانە ناکەین لە بەغدا بە تایبەتی پارتی و یەکێتی بەڵێ وە سێبەری ئەوان نابن یا لە سێبەری ئەواندا نابن نەخێر ئەمە کۆتایی پێ هاتووە کۆمەڵی ئیسلامی بڕیاری وایە 4 ساڵ لەسەر ئەو نەهجە ئەڕۆ و ئەمڕۆژ لە پەیامەکەمانە بەڵێنمان بە دەنگ دەرداوە و بەڵێنیانە دەینێت لەسەر هەمان سیاسەتە بین چۆنمان ناسیون چۆنتان ناسیون ئاوا ئەمێنینەوە بۆیە داوای متمانەتان دەکەین داوا دەکەین دەنگمان بنێ ئێمە چاکترین هێزین کە بتوانین متمانەی دەنگەکانتان بپارێزین باشترین هێزی کوردستانی ئەمڕۆ لستی 104 کە خیانەت لە دەنگدەری کوردی ناکە بۆ لەبەر ئێمە ئەو دەنگە بە ئامانەتە زانین ئەو دەنگە بە ئامانەتە زانین و من داوای شەکەم لێرەوە لەو پاڵێورانەمانە ئەکەونە ئەگەنە بەغدا ئەو هەموو هیممەتەی خەڵکی کوردستانیان لەبیر بێ شەو نخونی کادر و ئەندامان و خوشکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانیان لەبیر بێ ئەو ئامانەتە بە قورسی بگرن و دەستی بگرن ئێمە بۆیە خەڵک خۆشمانیاوێ خەڵکی بسڵمان و بزانین لێ دیفاع لە چیەکەین ئێمە لێرێ شەو ئەڵێن ئێمە بۆیە ئەندامە نێرینە بەغا و پەرلەمان تا ئارانمانە نێرینە بەغداوی نێرینە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی یەک بنەمایان پێڵێن کە دوو فەقەرە لە خۆی دەگرێت ئەویشەوەیە لەکوێ شەرعی خوا بوو لەگەڵ بن لەکوێ خزمەتی خەڵکی کوردستان بوو لەگەڵ بن هەر یاسایەک دژی شەریعەتی ئیسلام بێ ئێمە دژیە بین ئەگەر بەتەنیا بین لە هەر کوێیەک ببێ ئێمە ئەوە مەبدەیەکمانە پاشان کرۆکی کارکردنمان بەرژەوەندی تاکی کوردیە بێت لەکوێ مەسلحەتی هاوڵاتیانی کوردستانە بێت کە دادگەری مەسلحەتیانە کە دژایەتی گەندەڵی مەسلحەتیانە کە نەبوونی دیکتاتۆریەت مەسلحەتیانە ئێمە ئەوانە بین کەوات هەر ئێستا وەزیفەی پەرلەمانتارانی کۆمەڵ لە کاتی چوونیان بۆ بەغدا دیارە چییە؟ دیارە هەر وەزیفەیەک نییە کە پەیوەندی بە دەستور و یاسا و دەرکراوە لە عێراق دەستور دەرکراوە و ئێمە بە خەڵکی کوردستان ئەڵێن ئەوە ئێمەین و لە کوردستانی شەڕمان لەسەرەوە کرد کە پێگەی ئاین و ئیسلام لە دەستوری کوردستانە
بەرقەرار بێ. بەڵام کاک شۆڕش بە خەڵکی کوردستانی شەڵێن ئەو پروپاگەندەی بۆ ئێمە کرا بەس دیفاع لە مەبدای ئیسلامیەکانەکەین تەنها ئێمە وەرکوانە نەخێر 4 ساڵ سلمانبان کە ئێمە دیفاعتان لێەکەین لە ڕووی ئابووریتانەوە وەکو ئەوی چۆن دیفاعتان لێەکەین لە ڕووی عەقیدەکەتانەوە دیفاعتان لێەکەین لە ڕووی مافی مرۆڤەوە. ئەوە سەرۆکی لیستی سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو کە کەسێکی کارە کە دایم داکۆکیە کرد. منە شایەتی بۆ دەم داکۆکی لە مافی یەکێتی و پارتی و ئەندامی حسک و شوعی و هەموو یەک گرتوویە کردووە لە لیژنەی مافی مرۆڤ. خۆم زۆر جار لە نزیکم بووە کە بەشداری لە هەندێک ئەوە ئێمەین کە زانیمان چۆن وەزارەتەکان بەڕێوە ئەبرێ کە پێشتر هەموو پروپاگەندەکانەوە بوو کە ئیسلامەکان لە هەموو سێکتەرەکانە سەرکەوتوو بووین. کاک لە موچە خۆرانی هەرێمی کوردستان لە بەغدا مقڕری لیژنەی مالی ئێمە بووە داکوکەری یەکەم بووە لەو پرسەیە بۆیە ئیتمینانیان نەدەینێت چۆن دیفاع لە دینیانەکەین چۆن ڕێئەگرین لە یاسایە کە دژ بە بنەماکانی ئیسلام بێ دەربچێ ئاوا دژی دیکتاتۆرێتە بین ئاوا دژی ستەم ئەبین ئاوا دژی لەگەڵ دادگەریە بین دژی گەندەڵیە بین شەڕی نەمانی گەندەڵیەکەین شەڕی بەرپاکردنی شەفافێتەکەین ئەوە سیاسەتی ئێمەیە و ئاواش بە هەموو نوێنەرەکەین کە ئەچێتە حکوومەتە چێتە بەڕێوەبەرایەتێک هەر کەسێک و هەر کەسێکمان لەمە لابدا خیانەتی لە میثاقی کۆمەڵی ئیسلامی کوردستان کردووە. ومێدم وایە کەس لانەدا و تاکە لایەنێکین کە شایەتیەوەمان پێدرێت سیاسەکانمان پەرلەمانتارانمان وەزیرەکانمان بە یەک ئاس قسەمان کردووە هیچ دووڕا لە نێو کۆمەڵی ئیسلامی کوردستانە نەبووە بۆیە خەڵک سڕی ئەوەی خەڵکە ئێوە متمانەی بدا بە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو ئەمڕۆ بە سوپاسەوە زۆرێک لە پێشمەرگەکان ئاسایشەکان دەستگا ئەمنیەکان پۆلیس هاتوچۆ هەموو متمانەیەکی باش لە نێو هێزانەیە بە کۆمەڵی ئیسلامی کوردستان درا. زۆر چاکە ئەگەر لەم هەڵبژاردندا ئەو هێزانەی لە هەرێمی کوردستان بەرپرسیارن لەم دۆخە خراپەی کە هاتووە بەسەر هەرێمی کوردستان بەرپرسیارن لە خراپبوونی پەیوەندی نێوان بەغدا و هەرێمی کوردستان تاراجوع بکەن خەڵک سزایان بدا ئەمە چه کاریگەریەشی دەبێت لەسەر ئایندەی سیاسی لە هەرێمی کوردستان بە بەسم لە پارتی و یەکێتی بە تەحدید یانی کاک شۆڕژیان ئەم هەڵبژاردنە بۆ کورد دوو زۆنە زۆنێکی هەرێمی کوردستان سێ پارێزگایە کە 44 مەقەدە ڕوونە زۆنێکی تری ناوچە جێناکۆکانە کە بەداخەوە ڕێژەی دەنگمان کەمەکە بە کەرکووکیش بەتایبەت بە کەرکووکیشەوە بەڵێ ڕێژەی دەنگمان لەوەشدا پارتی و یەکێتی بەرپرسیارە بەڵێ هەروان بەرپرسیارە ئەوە ڕیفراندۆم بەرپرسیارە ئیتر من بە کێ ڕیفراندۆمی کردەوە ڕیفراندۆم بەرپرسیارە لەوە ئەم 44 مەقعدە ئەمە زۆنی هەرێمی کوردستان ئەمە شەممە خەڵکی کوردستان چۆن نەخشەکەی ساز کرد بۆ پەرلەمانی کوردستانیش مەگەر گۆڕانکارێکی بچووکە نە هەروە دەرەچێتەوە جا بۆیە خەڵکی دوا ڕۆژ گلەیی لە خۆی بکە خۆی ئەتوانێت گۆڕانکاری بکە کاتە خەڵک خۆی ئەتوانێت بەرپرسیارەتی خەڵک ڕۆژی شەممە بڕیار بدا متمانەی زیاترمان بنێ زیاترمان پێ ئەکرێ متمانەی زیاتر من وەکو چۆن زۆر لەگەڵ هەندێک کادر و ئەو هەندێک کەسی خۆمان کە پرسیارەکەن یعنی کۆمەڵی ئیسلامی کوردستان دارێ ئەوە ئەوانەی جارێ پێشتر خەڵکی خۆشمانە بووە ئەو نییە زۆر جار ڕەخنەی نێوخۆی نییە دایم جەلدی خۆمانەکەین و ڕەخنە لە خۆمان کەکە ئێمە بۆ ئەو تا مافی مەسەلەن بۆ مافی ئێمە چیمان کردووە هیچمان پێ ناکرێت ئێمە لە دارایە چیمان پێکرێت هیچمان پێ ناکرێت ئێمە لە مەسەن لە سێکتەری وزا کشت و کاڵا چیمان ئێمە لە مینا چی ئێمە لە ژینگای چیمان سەلمان بانەوانەمان پێکرێت یەک شترمان پێکرێت دەنگدەری ئیسلامی هێزی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوام هێزێک بووە دیفاعی لە تەوابەتی ئیسلامی کردووە لە کوردستان هێزی یەکەم بووە کە داکۆکی لە تەوابەت و جێگیرەکانی ئیسلام کردو لە هەرێمی کوردستان و بۆ دەنگدەر و دڵسۆزانی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەوەی کە ئەیبینن لە خزمەتە ئیعلامەکانمان لە خزمەتە دەعاویەکانمان کەناڵی بانگەوازمان ڕادیۆی سونەت و ڕادیۆکانی ترمان لە کارە خێرخوازەکانمان کە ڕەخنەیەکە بوو کە ئێوە ناتوانن خزمەتی خەڵک بکەن نمونەیەکمان تەقدیم کرد کە باشترین خزمەتمان پێکرێ مانگی 7,000 نەخۆش ڕوو لە خەستەخانەی بەخشینی بەستی لەمانیەکە بە کەلار و بە چەمچەماڵەوە مانگی 25,000 کەس
ڕوو لە نەخۆشخانەکانی بەخشینەکە نمونەیەکی سەرکەوتی خێرخوازی لە ڕووی تەندروستی شۆ و لە ڕووی خێرخوازی شۆ دەستگای بەخشین پێشکەش کرد دەستگای هاوار و کۆمەڵی دەستگای تر سۆمای چاوان کە ناکرێ ناو هەمویان بێرم ئەمانە بەستراوە بە متمانەی خەڵکەوە لەمانەیشا کاتێ بەهێزە بین کە متمانەمان زیاتر بنێ زیاتر کاری داویمان پێکرێت بەڵێ شەمە بڕیار بدات شەمە دوا دەرفەتە کە هێزی کۆمەڵی ئیسلامی کوردستانە تاقی کردوەوە لە بواری سیاسیە هێزێکی ڕازگۆیە هێزێکی بیۆرە هێزێک کە بەرژەوەندی خودی خۆی ئەخا بەولاوە بۆ بەرژەوەندی گشتی کاک شۆڕژیان ئەمن ئەوانە زۆر بێشەهامەتە بینم کە ئێستا قسە لەسەر هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان قسە لەسەر هەڵوێست بەڵێ هەیە بۆ بە مەبەستێکی تر لە حوبی بەس من تەسەوەڕ دەکەم ئیستیجابەی نەبێ یانی خەڵک ئیستیجابەی نییە مەبەستم ئەوەیە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە بواری سیاسیشا سەرکەوتوو بە هەڵوێست و مووقفەکانی کاک بڕواتە بێ یعنی ئەمنە ڕۆژێش بۆ مجموعەی لە خۆمان باس بکرد ئەو هەڵوێستانە قورس گەیشتوین پێ قورس گەیشتوین پێ باشمان لە پێناوە داوە ناڕەحەت بوو بین کۆششمان کردووە تا بەو هەڵوێستانە گەیمە ئەویش تەوفیقی خوای گەورەیە چ خوای گەورە فەرمیێ وەلەذینە جاهەدوا فینا لەنەهدیەنەهم سوبەلانە یعنی چی یعنی ئەوەی لە پێناو بەرگڕاگرتنی ثوابتی ئیسلام و کەلیمەی لا إله إلا الله خوای گەورە خۆی تەوفیقیەدا لەنەهدیەنەهم لەنوەفیقەنەهم ئەم تەوفیقەی ئێمە تەوفیقی پەرلەمانتارەکانمان تەوفیقی سیاسەکانمان هەمووی لە خوای پەروەردگارەوە بۆ ئێمە بەڵێنە دەین کە ئەو ڕێگایە ئەگرین و ئێمە ڕێی مەبادئمان گردووە و ڕێی کەسەکانمان نەگرتووە ئێمە لەسەر مەبادئ ئیسلامیەکانمان ئەڕۆین کار ئیسلامی شەوای لێک ئێمە کردووە کارە خێرخوازیەکان بکەین کارە داعویەکان بکەین کارە پەرلەمانەکانمان وەزیرەکەمان سەرکەوتوو بێ پەرلەمانتارەکەمان سەرکەوتوو بێ متمانەیش بە خەڵکە ئیسلامێکە دەین متمانەمان بنێ لەو بوارە دەعاوی و بانخوازی و کاری ئیسلامیشا و کاری خێریە بە قوتر و بەهێزتر دەبین بەهێزتر بین لە پەرلەمانەکان قسەمان بەهێزتر دەبێت بەهێزتر بین مەواقفی سیاسیمان بەهێزتر دەبێ و پێگەمان کاک شۆڕش کۆمەڵی ئیسلامی لە پێگەیەکی جیای ئێستا لە جاران ئەمڕۆ وڵاتان پەیوەندی بە کۆمەڵی ئیسلامی کوردستانەوەکەن جاران وڵاتە بوو ئێمە لە دوهەمان لە دوای وڵاتەکە ڕامانەکەوەکە حزبێکی سیاسی بمان ناسێ ئەمڕۆ خۆی لە دەرگامانەدا کە کۆمەڵی ئیسلامی کوردستان هێزێکە کە پێگەی جەماوەری خۆی هەیە و ناکرێت تامیش بکرێت زۆر چاکە کاک محەممەد نەتائیجی ئەم هەڵبژاردنە ئەگەر بەسەلبی بۆ پارتی و یەکێتی بەتایبەتی بۆ پارتی کەوتەوە دەشی ئەمە سەرەتایەک بێ بۆ کۆتایی هێنان بەو ئیحتیکارە سیاسی کە ئەم هێزە لە علاقەی سیاسی لێوان هەرێم و بەغدایانی دروستی کردووە ئەو سەرەتایەک بێ ئەو احتیکارە کۆتایی هاتووە و بەغدا خۆیشی هیچیان نایەن سیاسەتی پێشوو لەگەڵ هەرێمی کوردستانە بەو شێوەی جاران تەنها حزبێک و دوو حزب بناسن لە کوردستان نیشانەکانی ئەمە دەبین ئەنێ هەڵبژاردن زانی بۆ گرنگە کاکەین ینی دووتەوە لە خۆی دەگرێت هاوڵاتی کوردستان دوو ڕخنەی هەیە ڕخنەیەک لە بەڕێوەبردننی نێوخۆ ڕخنەیەک لە بەڕێوەبردننی مەلەفی گفتوگۆ و پەیوەندی لەگەڵ بەغدایە ئێتەوێ بیگۆڕی بیان گۆڕە ئەتەوێ گۆڕانکاری ببینی بیان گۆڕە گۆڕانکاری بکە متمانەت بە ئێمە بدە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان و لستی 104 زۆر چاک ئێوە ڕوئیاتان هەر لە ئێستاوە وازەحە بۆ شێوازی مامەڵەی سیاسیتان لە ئایندە لە دوای ئەم هەڵبژاردنە لە نێوان بەغدا و هەولێر پێم وایە گۆڕانکاری باش دەبێەوە لە بەغداش گۆڕانکاری دەبێ و بەغداش وەکو جاران چکۆم جارێشەمە کە دانش لەگەڵاتوان ئێوەش بڕێگلەیە لە خۆتانی بکەن ئێوەشەر یەک دوو حزبتان ناسیوە زۆر شتوان پێوتون ئەوەی حقیقەت و واقع پێمانوتون کە ئێوە بڕێکی خەتای خۆتانە کە مامەڵەتان تەنها لەگەڵ دوو حزبا بۆ لە هەرێمی کوردستان ئامادەن ئەمانی شێوازی مامەڵی خۆیان بگۆڕن گۆڕانکاری لە بەغدایشە بێ با چاوەڕێ گۆڕانکاریەکانی لەم ڕۆژانەدا بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان لە هەڵمەتی هەڵبژاردننی حزبەکەی بۆ هەڵبژاردننی عێراق هەڵبەت ینی من بەلامەوە سەیر بووم بەڕێزا ئەسڵەن بەشدار بوو لە ئەم کەمپینە بەتایبەتی کە ئەم هێزە خۆی
ئیشی لەسەر ئەوە دەکرد کە هیچ جۆرە پەیوەندیەک لە نێوان عێراق و هەرێمی کوردستاندا نەهێڵێتەوە چونکە بەرەو بەدەوڵەت بوون دەچوون قسەی لەوە دەکرد کە هیچ هێزێک یان تەنان دەوڵەتیش ناتوانێت ئەم هێزە بخاتە پەراوێزەوە ینی و لەسەروی ئەوانەوە سیاست لەگەڵ هەرێمی کوردستاندا بکە ئیتر قسەکانی بەم ئاراستەیە دابوون کە سیاسەتی بەغدا بۆ هەرێمی کوردستان هەمیشە لە ڕێگەی ئەمانەوە دەبێت اینجا پەخش دەبێتەوە بۆ ئێوە بۆ یشێتی و چوزانم بۆ هێزەکانی تر ئەوە ئەگە جاران وە بێ ئێستاوان نابێ و ئێستاشوان نابێ هەر قسە بێ دەبێت خەڵک ئەو گۆڕانکاریە دروست زۆر چاکە من کاتم نەماوە دەرفەت بە تۆ دەدەم کە دوا قسەت بکەی بە تایبەتی بۆ دەنگدەری کورد و بۆ دەنگدەری ئیسلامی وەکو کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ئێمە وێڕای سوپاسی جەنابەت وێڕای سوپاسی هەمووانەی بەشدار بوون لە هەڵبژاردن و سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان بە تایبەتەوانەی شەونخوونیان کرد لە هەموو شوێنەکان با من بنەچمە تەفسیلەوە بە عام سوپاسی دەنگدەرانی هەرێمی کوردستان دەکەین سوپاسی هێزەکانی چەکدار دەکەین کە ئەمڕۆ بە تایبەتەوانیان کە متمانیان بە لیستی 104 داوە و بە دڵنیاییەوە ڕێژەی دەنگمان لە نێو ئەو هێزانە زیادی کردووە داوا دەکەین ڕۆژی شەممە بە گەرموگوڕی خەڵکی کوردستان بچێتە سەر سندوقەکانی دەنگدان ئەم هەڵبژاردنە گرنگە و قەت بەو چاوە تەماشای نەکەن تەنها وەڵا 44 کەسەکەەوە زامنەوە کەسی هەرە چنە بەغا و ئەوە نە ئەمە سەرەتایەکە بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ئەگەر هەڵبژاردن وەکو بڕیارە لە سیدنەوە بکرێت شەممە نەخشەکەی ئەکێژرێ ئەگەر ئەتەوێت بەشداربی لە نەخشەی داهاتووی هەرێمی کوردستان شەممە بچۆ دەنگەکەت بدە دەنگ بە لیستی متمانە لیستی هەڵوێست لیستی بوێری ئەو لیستەی کە 4 ساڵە بەبێ هیچ کەژمارە 104 هەڵ کەژمارە 104 بە هیچ دوو دڵیەک لە سەنگەری تۆ بووە ئێمە 4 ساڵە لە سەنگەری هاوڵاتیانی کوردستانی واش بڕیارە ئومێد دەکەین ئینشاءالله متمانەیەکی باشی دەنگدەری هەرێمی کوردستان بەدەست بێنین و ئینشاءالله یەکشەمە و دووشەمە لە گۆڕەپانی بەردەم کەناڵی پەیام ئێمە ئاهەنگی سەرکەوتنی لیستی 104 ئەکێشین و بە برای ئیسلامیەکانیشمانەڵێن ئەم لیستە لیستی خۆتانە لیستی خۆتانە ئەم لیستە لیستی کۆمەڵی ئیسلامیە وێڕایبوونی لیستێکی ئیسلامی تر واتە دوو لیستی ئیسلامی هەیە کە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستانە لیستی یەکگرتووی ئیسلامیە بە وجودی برانی خۆشەویستمان لە بزوتنەوەی ئیسلامی ئێمە جیاوازیمان تەنها لە مواقفی سیاسی بووە براو کەسی ئێمەن ومێد دەکەین لە داهاتووە ئەوانیش یەک مەوقف و یەک هەڵوێست بن لەگەڵمانە و لە سەنگەری بەرگریا بین لە دەنگدەرانی هەرێمی کوردستان بۆیە متمانەی ئیسلامیەکانی کوردستانیش چاوەڕێ دەکەین ئەو برانە نیگەرانەمان دڵنیایان نەکەینەوە ئینشاءالله سەرکەوتنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەنگاوێک کەمترە بە ئەمە دووە پرسیار بێ وەڵە و زەختێکم لەسەرە لە هەنگاوێک دەبێ نیگەرانی ئەم جارە کەمترە لە کۆمەڵی ئیسلامی هەنگاوێک دەبێ نیگەرانەیەکی کەم ئەگەر هەبێ لە ڕیزی هەموو حزبەکانەیە بەڵام کۆمەڵی ئیسلامی کوردستان تاکە حزبە سیاسەتەکەی بە یەک دەنگ هێنا بە دەنگی پەرلەمانتاران و سیاسەتی ئەوانیان هیچ دوو دڵی دووبەرەکی لە نێوانێمانە بوو ئەگەر لایەن دامێکمان کادرێکمان نیگەرانیەکە بێ دڵنیان نەکەینەوە سەرکەوتنی ئەم لیستە بیدایەتی ئاشتەوایی و تەنزیم و ڕێخستنێکی کاری کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئێمەش بەرەو کۆنگرا ڕۆین بە سەرکەوتنەوە ئینشاءالله لە ساڵی ئاندەیە چینە کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە کۆمەڵ زۆر گەورە بووە ئەو ڕۆژەی کە سیاسێکی کوردستان ئەوێت حتا کۆمەڵی ئیسلامی لیستی هەیە ئەمڕۆ کۆمەڵ لە ململانەکانە بەشدارە ئەمڕۆ کۆمەڵ چاوەڕێی متمانەیەکی زیاتری دەنگدەرانی هەرێمی کوردستان و پشت بەخوا بە فەزڵی خوا بەدەستیهێنین و دواتریش یەکەم سوژدەی شکر بۆ خوای پەروەردگارە بین چونکە هەمووی تەوفیقی خوایە تا ئێمە ڕاست بین لەگەڵی ئەویش خۆشەویستی ئەمە خاتە دڵی جەماوەری کوردستانەوە متمانەی زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاک محەممەد حەکیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەوش بینەرانی بەڕێز تا لە دەرفەتێشتر پێتان دەگەم و بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ